لەژێر ناونیشانی چوار کێشە و ئامانجێکی دیموکراسی سەرۆکایەتی زانکۆی پۆلی تەکنیکی سلێمانی و پەیمانگای تەکنیکی دووکان کۆڕێکی بۆ هەڤاڵ مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێخست و لا سەرەتای کۆڕەکەشدا هەڤاڵ مەلا بەختیار باسی لە گرفت و کێشە سیاسیەکانی ئێستای کوردستان کرد و ڕایگەیاند. مەترسی کەم نییە گرێی دەست نەخەینە دەم مەترسیەکان هەمومانەی زانین من لە هیچ حیزبێکم نەبیستووە بڵێ مەترسی نییە هەموو حیزبەکان ئەڵێن مەترسی هەیە ئەی کەواتە چارەسەرتان بۆ کەی هێشتۆتەوە کامونتان ئەڵێن مەترسی هەیە ئەی چارەسەر بۆ کەی کەوابێ ئێستا کاتی چارەسەری کێشەکانە کاتیشمان زۆر بەدەستەوە نییە پار نییە ئەمساڵ ها پێرار نییە گەلۆ ئەمساڵ لە نزیک ئەکەوین و لە کۆتایی شەڕی داعش لاسەر قۆناغی ئێستای کوردستان و کۆتایی شەڕی داعش و پرسی ریفراندۆمیش لە هەرێمی کوردستان هەڤاڵ مەلا بەختیار ڕایگەیاند. بۆیە با فریاکەوین کە ئێمە ئەڵێن کاتمان بەدەستەوە کەما وە کاتێکی زۆرمان لە دەست چوو بە بێوەی چارەسەری کێشەکانمان بکەین ئەم کاتە کەمەش ئەڕوا ئەگەنەی قۆزینەوە ئەم کاتەش نامێنێ ئەگەنەی قۆزینەوە کە ڕۆژ ئەو کاتە کاڵک نا بەد بە ئەژنۆی خۆمانشتێنین. هاوکات بەشداربووانی ئەم کۆڕەش بە گرنگیەوە باسییان لە ناوەڕۆکی ئەم کۆڕە کرد و پێیان وابوو کە دەبێت هەنگاوە سیاسیەکانی ئێستای کوردستان لە ڕێگەی ئەم جۆرە کۆڕ و سیمینارانەوە شی بکرێنەوە. هەمیشە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کاری بۆ کردووە کە بەشێوێ لە کۆمەڵ واتە زانکۆ ببێ بە منبەرێ بۆ کەسانی ڕۆشنگەر و کەسانی ڕۆشنبیر کەسانی سیاست مەدار بۆ ئەوەی بتوانن ئەو بابەتە گرنگانی و بابەتە هەستیاریانی کە ئەمڕۆ لە ناو کۆمەڵی کوردەواریە هەیە و باسەکرێ لە ناوچەکە و لە کوردستان و لە عێراق و باز بە تێروتەسەلی باسی کەین و گفتوگوی لەسەر بکەین. ئەمڕۆ بەڕێز کاک مەلا بەختیار کۆڕێکمان بۆ ئامادە کرد ساز کرد لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پەیمانگای تەکنیکی دووکان توانیمان لەو کۆڕەیە کە باسی هەر چوارپاچی کوردستان بکەین کێشە و یەک ئامانجی دیموکراسی لەژێر ئەم ناونیشانە توانی بەڕێزیان بە تێروتەسەلی باسی ئەو بابەتانە بکا کە ئەمڕۆ لە کوردستان و ناوچەکە و لە هەرێمی کوردستانە هەیە و لە هەرێمی دەوروبەری کوردستان. ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی دووکان سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەستمان کرد کە ئەم ناوچەیە پێویستی بە کۆمەڵە چالاکیە پێویستی بە ژیانەوەیەکی سیاسیانە هەیە بۆ خوێندنەوەی ئەو بارودۆخە سیاسی و ئابووری و ئەمنیەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ مەبەستا خۆشبەختانە داوامان لا بەڕێز مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە ئەو بە سوپاسەوە داواکەی ئێمەی قبوڵ کرد ئەمڕۆ کۆڕێکمان بۆ ئەنجامدان لە ژێر ناونیشانی کوردستان چوار کێشە و یەک ئامانجی دیموکراسی ئەوش بە حکمەوەی کە کوردستان ئێستا هەر چوار پارچەکەی کۆمەڵێک دەستکەوت بەدی هاتووە و ئەو دەستکەوتانە ئەگەر ئێمە لە کۆڕەکەی بەڕێزیشانە ئەوە ئاماژەی پێکرا کە ئەگەر ئێمە پارێزگاری لەو دەستکەوتانە نەکەین ئەوە ئەگەری دروستبوونی مەترسی هەیە. لا کۆتایی قسەکانیشدا هەڤاڵ مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەشی خستە ڕوو کە دەبێت سەرجەم لایەنە سیاسیەکان لە ڕێگەی گفتوگۆوە هەرچی زووە چارەسەری کێشەکان بکەن و پرسی ریفراندۆمیش بەرەو پێشەوە ببن. شاڵاو ئەحمەد، گەلی کوردستان، قەزای دووکان.